سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە لە ئێوارەیەکی هونەری و لە ژێسێبەری ئاواز و گۆرانیدا گەنجان و هونەرمەندانی ئاوێزانی هونەر و گۆرانی ڕاسەنی کوردی کرد. ئەم چالاکی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە لە درێژێ و کار و چالاکی فراوانانەدایە کە ڕۆژانە بۆ خزمەتکردنی گەنجان ئەنجامیان دەدات و گرنگیدانش بە هونەر و موزیکی ڕاسەنی کوردی بەشی گرنگی چارەکی فراوانەکانی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەیە. ئەمڕۆ لە سنتەری چالاکی گەنجانی ڕانیە کە سەر بە بەرنامەی گەشتپێدانی توانای گەنجانە لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئاهەنگێکی گۆرانی و مۆزیکمان ئەنجام داوە بۆ دەرخستنی توانای ئەو گەنجانەی کە لە وەرزی هاوینەدا لە بەشی مۆزیک بە تایبەت ڕاهێنراون و ئەمڕۆ چەند گۆرانیەک و پارچە مۆزیک پێشکەش دەکەن بە مەبەستی دەرخستنی توانایان وەک کاندانێکی زیاتر بۆ گەنجان کە خۆشبەختانە لە وەرزی هاوینی ئەم ساڵدا بە سەدان گەنج لەم پرۆژەی ئێمە لە کۆی بەشەکان سوودمەند بن بە تایبەت لە بەشی مۆزیک کە ڕێژەیەکی زۆری گەنجانی کوڕ و کز ڕۆژانە سەردان دەکەن و ڕاهێنان دەکەن و بەرهەمەکانیان لە ئاهەنگ و چالاکی هونەریەکان پێشکەش دەکەن. لە میێوارە هونەری سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەدا بەشداربووان کە سەرجەمیان لە پشووی هاوینی ئەم ساڵدا لە ژێر چاودێری کەسانی شارەزا پێگەیشت بوون چەندین گۆرانی و پارچە موزیکیان پێشکەشی ئامادەبووان کرد کە زۆرینەیان گۆرانی ڕاسەنی کوردی بوون و ئامانجی لەم چالاکیە دەرخستنی توانای گەنجانە تا دوجار وەکوونەوەیەکی هونەرمەند گۆش بکرێن و لە دوا ڕۆژدا بتوان خزمەت بە هونەری کوردی بکەن. چالاکی ئێمە بەشی موزیک بەشی گیتار کە خۆم سەرپەرشتیکاریانم فێرخوازێکی باشمان هەیە و توانایەکی باشیان هەیە لە ژەنیندا و منیش بە درێژەی کە هاوکاریم کردوونەوە و هەشیان بۆ ئی ساڵانی پێشوو بووە کە پێیان بۆ هێناوێنە لێرە ژەنیانە. ئەمێ وەک خوێندکارانی سنتەری چالاکی گەنجان وەک بەشی میوزیک لە بەشی گیتار بەشدار بووم. سنتەری چالاکی گەنجان بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە و زۆربەی خوێندکاران دەتوان تێدا سوودمەند بن من وەک خۆم لە ئامێری گیتارەوە دەستم پێ کرد. ئەمڕۆ ئاهەنگێکی خنجیلانە ساز کرا بوو لە سنتەری گەنجان لەژێر سەرپەرشتی منداڵپارێزی کوردستان و ئێمە وەکو فێرخوازانی بەشی گیتار سێ بەرهەممان پێشکەش کرد بە سەرپەرشتی مامۆستا هیدایەت. من وەکو خوێندکارێکی بەشی سنتەری گەنجان دەستخۆشی لە هەموو مامۆستایەکان و سنتەری گەنجانی ڕانێ دەکەم بەڕاستی بێمانەوە ماندوون دەستخۆشیان لێ دەکەم. ئەمڕۆژ چەند چالاکێکمان کرد توانای گەنجانی خۆمانمان لە شاری ڕانیە دەرخست. سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەکێکە لە ناوەندە گرنگەکانی شاری ڕانیە و بەردەوام چالاکی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبی ئەنجام دەدات و بۆتە ماڵی هەمیشەی گەنجانی سنوورەکە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.